کوردەکان لە سەرانسەری جیهانی یادی 31 ساڵەی کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە دەکەنەوە ئەو هێرشەی کە هێشتا کاریگەریە تەندروستی و دەرونیەکانی بەسەر دانیشتوانی شارەکەەوە هەیە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کورد کۆنێکشن میواندارێتی یێریڤان سەعید خوێندکاری دکتۆرا بەشی شرۆڤەکردنی ناکۆکی و چارەسەرکردن لە زانکۆی جۆرج مەیسن دەکات. کاگێریڤان سوپاس بۆ ئامادەبوونت لێرە. سەرەتا دەمەوێت بەم پرسیارە دەست پێ بکەم. 31 ساڵە کارەساتی هەڵەبجە ڕوویداوە. لە ماوەی ئەم 31 ساڵەدا هیچ لێکۆڵینەوەیەکی زانستی ورد کراوە لەسەر کاریگەریەکانی ئەو هێرشە بەسەر دانیشتوانی ناوچەکە؟ ئەوەی کە بزان بڵین لە دەرەوە هەندێک لێکۆڵینەوە کراوە، بەڵام لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕوان ناکەم هیچ شتێکی وە سیستەماتیکی کرابێ بۆ ئەوەی کە بزان کاریگەریەکانی چی بووە، کاریگەری بڵین بەهێرشی ساڵی 1970 لەسەر هەڵەبجە چی بووە، تەنانەت لەسەر ژینگەی هەڵەبجە چی بووە، لەسەر ئەو کەسانەی کە ماون و لەو کارەساتە ڕزگاریان بووە چی بووە، تا ئێستاش نازانێت چەند ڕزگار بوو هەیە، چەند کەس چەند بریندار هەیە لە ڕاستیە ئامارێکی دەقیقی دەربارەی ئەمانە. باشە چەند ساڵێکە زانکۆ لە هەڵەبجەدا هەیە، باشە بۆچی با بڵین لە ئاستی زانکۆی هەڵەبجە شتێکی وانەکراوە؟ هەندێک شت هەرچەندە زۆر سادەیە، بەڵام پێویستی بە بیرکردنەوە هەیە، پێویستی بە سیستەم و ڕێخستن و هەروەها ڕۆئیایەک هەیە. لەوە چە بڵێم زانکۆی هەڵەبجە ئێستا لەم کاتەدا ئەتوانێت شتێکی زۆر باش بکە، چونکە خوێندکاری زۆری هەیە و دەرچوویکی زۆریش هەیە لە هەڵەبجە کە ئەتوان کار لەسەرەوە بکەن بە شێوەیەکی زۆر زانستی لە ڕێگەی بڵێن بابەتێکی زۆر زانستیەوە بتوان لێکۆڵینێکی زۆر باش بکەن لەسەر کاریگەریەکانی و هەروەها لەسەر بڵێن چێ بریندارە چێ بریندار نییە و هەروەها بەڵێ ڕێکۆمەندێشنێک بخەنە بە بەردەست لە ڕێگەی ئەو لێکۆڵینەوە. باشە کاگێریڤان، زۆر جار وترێت با بڵین یاخود هەڵەبجەیەکانیش ئەم گلەی یاناکەن کاڵێن هەمیشە وا دەدرێت و بۆ با بڵین بۆ باشکردنی شتەکان بۆ نۆژەنکردنەوەی شارەکە بۆ زۆر بابەت، بەڵام وعدەکان نایەت با بڵین بەجێ ناگەێنرێ. با ئێمە باسی کۆنتر نەکەین لە پارەکەوە هەتا ئێستا چی گۆڕاوە بۆ هەڵەبجە؟ من تقریبا 3-4 هەفتە لە هەڵەبجە بووم. ئەوەی کە سەرم جمیا بڵین جادەیەک هەیە 40 کیلۆمەتر لە بینی هەڵەبجە و لەگەڵ سێ سایقە، هەتا ئێستا کە قەرار بە 7 ساڵەوە پێش بکرێت بە 2 سای دەتا ئێستاەوە تاوانە بوو. ئەو شتێکی باسیت هەرچەند هەڵەبجە بۆ پارێزگا، بەڵام لە ڕووی ژێرخانی ئابووری وەروها ژێرخانی بڵین دامەزراوی هەتاکو ئێستا شتێکی وای بۆ نەکراوە. یەکێک لەو شتانەی کە گرنگە بوون مەرز لەگەڵ ئێرانە بۆی کە بکرێتەوە بێ بە نێودەوڵەتی، هەرچەندە ئیشی زۆر کراوە، حکوومەتی عێراقی ئیشی لەسەر کردووە ئێران بڵین بڕیاریە ئەو مەرزە بکرێت بە نێودەوڵەتی، بەڵام هەتا ئێستا نەکراوەتەوە. بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە خەڵکی هەڵەبجە زۆر پێویستیانەوە هەموو شت داوایان لێ کردووە کە هەڵەبجە بەسرێتەوە بە منتیقەی گەرمیانەوە لە ڕێگەی پردێکەوە. تا ئێستا پردێکی بەسیط دروست نەکراوە لە منتیقەی بەمەوانەوە بۆی کە خەڵک بتوانێت هاتوچۆی دەربەنیخان و شوێنەکانی کە بکات بە شێوەیەکی ئاسانەوە. ئەوش جوڵەیەکی زۆر بازرگانی ئەتوانێت بخاتە ناو هەڵەبجەوە، خەڵک لە جیاتەوەی کە بچن لە شوێنەکانی کەەوە بێنەوە بۆ ناو هەڵەبجە ئەتوان زۆر بە ئاسانیتر تقریبا 2-3 ساعتی لەوە چه فەرق هەبێت. بەڵێ کاگێریڤان، لە یادی 30 ساڵەی کیمیابەرانی هەڵەبجە کە پارەکە بوو، باڵین بەشێک لە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە و هەروەها جەنابیشت بایکۆتی ئەو یادەتان کرد و بەشداری یادەکەتان نەکرد، بەڵام ئەم ساڵ پێش دەستپێکردنی بەرنامەکە تۆ بە من دوور بەشداری یادەکەی ئەم ساڵەکەیت. گۆڕانکاریەکان چین؟ گۆڕانکاریەکانم لە 2015ەوە هەوڵ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ نوێنەرایەتی ئایەمێوە لێرە بۆ ئەوەی کە خەڵکی هەڵەبجە نوێنەرانی خۆیان بێن، ئێتر بەرپرس بێت یا کەسانە بوون کە ڕزگار بوون یا ئەوانەی کە بڵێن بریندار بوون بێن لێرە قسە بکەن، بۆی لەبەرەوەی جگە لەوەی کە ئەتوانن باشتر باسی دۆزی هەڵەبجە و دۆزی کورد ینی بەنە پێشەوە، ئەشوانن نوێنەرایەتی شارەکە بکەن. لەبەرەوە بەلای منەوە گرنگ بوو، چونکە لە چەند ساڵی ڕابردووە لێرە بەڕاستی خەڵک هات بەناوی هەڵەبجەوە قسەیە کرد کە لەوە یەکجار لە هەموو ژیانیا هەڵەبجەی بینی بێت. لەبەرەوە توانیمان گوشارە بکەین لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەروارە ئەو ڕێکخراوانەی کە لە هەڵەبجە هەن ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیەوە کە توانینمانی تقریبا گۆڕانکاریە بکەین. ئەم ساڵ وەفدێک لە هەڵەبجەوەیەت ئەوەی کە بزانم قایمقامی هەڵەبجە یەکێکە لەو کەسانی کە لێرە قسە ئەکات. بەڵێ کاگێریڤان، هەرچەنە نامەوێت بتگەڕێنمەوە بۆ 31 ساڵ لەمەوە پێش، بەڵام جەنابەت خۆت یەکێک بووی لەو کەسانی کە ڕزگار بووی هەڵەبجەی و بێگومان لەو کاتەدا مناڵ بووی. دەکرێت پێمان بڵێ زۆر بە کورتی پێمان بڵێ چ دیمەنێکت قەت لە یاد ناچێت؟ لەو چەوەی کە بڵێن لەبیرم نەچێەوە بوو لە
بەیانی 16 مانگەوە خەڵکمان بینی کە چاویان لە دەستدا بوو یان تووشێندی حاڵەتی دەرونی بوو بنەوەی چەکە لە شتانی کە لەبیر ناچێت بەڵام ئەوەی کە گرنگە بیڵم ئەوەیە ینی گرنگەوەی خەڵکی هەڵەبجە واروەها کوردستانیش هەڵەبجە تەنها قوربانی نەبینن ئەوەی کە گرنگە کە هەڵەبجە وەکو هێمای هەڵسانەوە یەکگرتن و هەروەها بەرەو پێشچوون ببینێت چونکە بەڕاستی هەتاوەکو خۆت وەکو قوربانی بینی ناتوانین بەرەو پێشەوە بچیت هەتا ئێستا خەڵکی هەڵەبجە خۆیان وەکو قوربانیە بینن تا ڕادەیەکی زۆر چونکە خۆت قوربانی بینی بڵێن لە ڕووی دەرونیەوە هەز بە نەقس ئەم شتانەکەی چاوەڕێی خەڵکی یارمەتی بە لەبرەوە زۆر گرنگە بۆ خەڵکی هەڵەبجە بە تایبەتی خۆیان بە قوربانی نەبینن چونکە ژیانێکی تازە هەیە و هەروەها دەرفەتیش تازە هەیە چونکە ئەگەر ڕزگار بوو بی ئەگەر خەڵکی هەڵەبجە بیت ئەوەی کە ڕوویاوە بەسەردووە ئەتوانێت شتی زۆر و بۆ بەدەست بێنێت ئەوەی کە زۆر مستەحیلە ئەتوانی بیکەیت. بەڵێ یەریڤان سعید زۆر سپاس دەکەین بۆ بەشداریکردن لەم بەرنامەیەمان.